هەر لە درێژەیەرەکانی خولی نایبی کوردستان یانەی سەی سادق میوانداریانەی زاخۆی کردو. سەی سادق بە تاکە گۆڵێکی فەرمان عوسمان سەرکەوتنی بەسەر یانەی زاخۆدا بەدەستێنا. یانەی سەی سادق پاڵپشت بە هەندەران و یاریگەی خۆی دەیویست قەرەبووی شکستی یاری پێشوو بکاتەوە. لە هەفتەی ৯ەمی خولی نایبی کوردستان سەید سادق میوانداری یانەی زاخۆی کرد. لە گێمی یەکەمی یاریەکەدا گەرچی هەردوو یانە چاوێن لە سەر گۆڵ یەکتر بوو، بەڵام هیچ کامیان نەیانتوانی گۆڵ تۆمار بکەن. بەوەش گێمی یەکەمی یاریەکە بەبێ گۆڵ بە کۆتا هات. لە گێمی دووەمی یاریەکەشدا هەردوو یانە ئامانجیان گۆڵی سەرکەوتن بوو. تەنایەت خولەک بە سەر دەستپێکی ئەم گێمە تێپەڕی. فەرمان عوسمان گۆڵی یەکەمی بۆ سەی سادق تۆمار کرد، بەوەش خۆش و شادی خستە ناو دڵی هەندەرانەوە. زاخۆش بەردەوام لە هەوڵدا بوو تا گۆڵی یەکسانبوون تۆمار بکات، بەڵام هەوڵەکانی بێئەنجام بوو. بەوەش یاریەکە بەو تاکە گۆڵەی سەی سادق بە کۆتا هات و سێ خاڵی گرنگی بەدەستێنا. ئەم سێ خاڵە زۆر گرنگ بوو بۆ یانی وەرشی سەی سادق، چونکە یاری ڕابردوومان شکستمانێ نابوو. بە حەقیقەت ئەمڕۆ یاریە باشیان کرد، خاستەن گێمی دووەم و سێ خاڵەکە زۆر گرنگ بوو بۆ یانی وەرشی سەی سادق، بۆ ئەوەی بتوانین لە پێشەوەی ڕیزبەندەکە بمێنیەوە. سوپاس بەخوای گەورە. ئەلێرەوە ئەڵێم ئەم هاندەرە خۆشەویستەی یانی وەرشی سەی سادق بەڕاستی قابلی زۆر شتە، زۆر لەوە زیاتر. ان شاء الله عندك ما تقريبا بيجي 4-5 لاعبات اساسي ميتين، عندك شوانا محرومن وعندك شوانا سقطن. ان شاء الله افت ابرجك افت جحيل عندك شوانا ما تقريبا دلي بكنيه دايوانا. وان شاء الله بو ما بيت ان شاء الله انجام تازه دینن. تا ئێستا یانەی سەی سادق 18 یاری ئەنجامدا و خاوەنی 28 خاڵە و بە کاتی خانەی سێمی ڕیزبەندی یانەکانی گرت. یانەی زاخۆش لە 18 یاری تەنها 7 خاڵێن کۆ کردووەتەوە. لە کۆی نۆیانە کە سەردانی ئەو یاریگەیان کردووە 8 یانیان بە شکستەوە یاریگەی سەی سادقیان جێهێشتووە. سوەی محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەید سادق.